لەسەر کێشەیەکی کۆمەڵایەتی غەزوورێک لە پێش ماڵی خۆی زاواکەی بەدەستڕێژی گولا دەکوژێت. زریانی تەمەن 38 ساڵ ماڵی نزیک ماڵی غەزوریەتی بۆی کێشەیەکی خێزانی هەوڵی داوە منداڵەکانی بباتەوە لای خۆی. لەسەرەما لەگەڵ غەزووری دەبێتە شەڕیان و غەزوورەکەی بە چەند فیشەکێک کۆتایی بە ژیانی زاواکەی دەهێنێت. کاکەی گیان ئێوە کوڕەتان دەناسی کە گیان لەدەستدا؟ دەرن لە خواری بووماری ئەماری خەزوور ئێرەیە. دراوسێکانیان دەڵێن ئەم دوو خێزانە بۆ دراوسێ و گەڕەکەکەیان بێ کێشە بوون و هەرگیز نەیان بیستووە کێشەیەکی وا گەورەیان هەبێت کە کوشتنی لێ بکەوێتەوە. چەند سارە لێران ئەوە دوو عایلە بەڕاستی زۆر ڕێک پێکەم بە تایبەتی و کوڕێکە کاکزیان بەداخەوە هاوڕێی منداڵی هاوڕێی منداڵی بوون بە تاکید بەداخەوە وەکو جیران باوە ناکەم هیچ کەسێکی باش بلو جیرانەتی ئەوەندە ڕێک و پێک بوو. هەردوو لیان فەقیرن هەردوو لیان کوژرا شوارەخەم لەکەم شەو ڕۆژ پێکەوە بووین ئەم ماوەی لێکدا بڕانەدەنا ئیسانە زۆر چاگون وڵە هەردوو لایەن. دوای ئەنجامدانی تاوانەکە غەزووری زریان بە خێرایی شوێنەکە جێدی هەڵێت و دەرگای ماڵەکەی دادەخات. کورتسار نیوز بۆ بە دوواداچوون پەیوەندی بە پۆلیسی هەولێرەوە دەکات بەڵام وەڵامی پەیوەندیەکان نادەنەوە. ڕەنجە ڕەحمان، کورتسار نیوز، هاولێر.